من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله أمواتا بل أحياء عند ربهم يرزقون چەند پەیوێکی گریا و خاک تا ئەو کاتە بە ئاواز و چریکەیەکی هەست بزوێنەوە گۆرانی دەڵێ کە باڵندەکان و جۆگەلە و درەخت دڵیان لە یەکدی نێشابێ و ئازار نەدرابن. خاک تا ئەو کاتە حوسەلەی ئەوەی هەیە چیرۆکی ڕێبوارە ماندووەکان بجێڕێتەوە کە کەس بە ناڕەوا شلوەی نەکردبێ و نینۆچێک ڕوخساری ئازار نەدابێ. باخ تا ئەو کاتە گۆرانی دەڵێ و شەراب بۆ وڵاتی عەشق دەنێرێ کە باڵندەکانی لە باوەشی ئاسمانێکی ئازاددا سرودە سەوز و پەمەیەکان بۆ خۆر و هەتاو بڵێن. منداڵ تا ئەو کاتە زەردەخەنە میوانی لێوەکانی دەبێ کە دەستێکی پڕ لە میهر و سۆز بە ڕوخساری ئاشنا دەبێ. مینبەرەکەی مزگەوتی مەڵبەند تا ئەو کاتە ڕوخساری دەدرەوشێتەوە نوێش خوێنان نیگاپڕ لە سۆز و خۆشەویستیەکەیانی ئاراستە دەکەن کە مامۆستا عەبدوڵڵا بە ڕوخسارە پاک و هێمنەکەی لە دەرگای ڕاستی ژووری مزگەوتەوە بە هەنگاوی ورد هەنگاو بەسەر خەڵکی ناو ژووری مزگەوت دادەنێ و دێتە ناو میحرابەکەوە و عیشقدا بەش دەکا. سۆز و خۆشەویستی دەکاتە پریاسکە و بە دیاری پێشکەشی دەکا. هەموو هەینیەک میحراب و خەڵکی ناو ژووری مزگەوت چاوەڕوانی بارانێک لە عیشق و خۆشەویستی دەکەن
تا کەمێک ژەنجی گوناهەکانی ڕۆژانەیان بشواتەوە. نە مینبەر و نە میحراب و نە خەڵک و نە درەخت و نەمە لە ئێسکسوکەکانی بناری چێوەڕەش نازانن، وا دەستێکی ناو شەوە زەنگ دێت و لە پەناوە ڕۆژی 4 سەی 2003 دەگاتە گەردنی بولبولی خۆشخوانی باغی خۆشەویستی و میهر و تیرۆری دەکات. کاتێک درەختێکی شان و ملڕود کە تازە خەریکە خۆی بۆ بەهار دەڕازێنێتەوە و چرۆی دەرکردووە، ئەم هەواڵە بە درەختێکی تەنیشتی دەگەیەنێ، ئەویش بە درەختێکی دیکەی تەنیشتی. پەڵە هەورێک لە ژوور سەریانەوە دوای بیستنی ئەو هەواڵە بە چەند فرمێسکێک گزارشت لە غەمی خۆی دەکا و بە پەڵە هەورێکی تەنیشتی دەگەیەنێ. کانیلەیەکی دەشتی بیتوێن کە هێشتا پرچەکانی بۆ هەتاوی دەمە و بەیان نەکردوێتەوە، هەر بە بیستنی هەواڵەکە ڕوخساری غەم لێ نیشتووی خۆی بۆ کانیلەیەکی تەنیشتی دەردەخا و ئەویش ئەو هەواڵە دەگەیەنێتە کانیلەیەکی دیکەی نزیکی. شنەی نەسیم کاتێک بەسەر پێدەشت و بنارەکانی دەڤەری بیتوێن پشدەردا هەڵدەکا، هەواڵی 5 شیعری شەهید، 5 پەپولەی قەراغی جۆگەلەیەکی ڕووباری عەشق کە تازە باڵەکانیان هەڵوەریوە دەگەیەنێتە گوێی خاک و منداڵە چاوگەشەکانی گەڕەک. 5 پەپولەی باڵ خوێناوی وا بە ئاسمانی ئێوارەیەکی غەمگیندا دەفڕن و سکاڵای جەستەی بریندار و باڵە خوێناویەکانیان دەگەیەنە بارەگای پەروەردگار و ناسنامەیان ئیسلامەتی و شەهید بوونە لەو ڕێگەیەدا. لە ئێوارەیەکی درەنگوەختدا 5 سرودی عەشق و خۆشەویستی لە قورجی خاوەنەکانیان کەوتنە خوارێ و بۆ دوجار دەنجیان نەبیسترایەوە. لەو ئێوارە درەنگوەختەدا کە درەخت چاوەڕوانی ئەوە بوو مەلەکان بێنە سەر لە قوچڵەکانیان و لە ئێوارەیەکی دیکەدا گۆرانیەکی نوێ بڵێن. لە ئێوارەیەکی درەنگوەختدا کە خۆر بستێکی مابوو ماڵ ئاوایی لە کانی و درەخت بکا و لە کەل ئاوا بێ، 5 وشە بە هەناسەیەکی خوێناویەوە لە ئاسۆیەک کەوتنە خوارێ و جارێکی دیکە نەچوونەوە ناو ڕستەکانیان. لە ئێوارەیەکی درەنگوەختدا هێشتا درەختەکان پێڵووی چاوەکانیان لێک نەنابوو، هێشتا کانی دەستی نەکردبوو بە جێڕانەوەی چیرۆکی ڕێبوارە ماندووەکان. هێشتا منداڵە چاوگەشەکان چاوەڕوانی گەڕانەوەی ئامێزی گەرمی باوچیان بوون کە 5 شیعری سپی، 5 پەیڤی وەنەوشەیی درانە بەردەستڕێژ و تیرۆر کران. سڵاوی خوا لە گیانی پاکتان ئەی 5 پەپوولە باڵ خوێناویەکە، ئەی 5 کانی لە بێنازەکەی زاڵگەی تاسڵوجا، ئەی 5 خەونە سەوزەکەی پێدەشتی بیتوێن پشدەر. سڵاوی خوای گەورەتان لێبێ و جێگەتان بەهەشتی بەرینی خوا بێ، ئەی 5 شەهیدە بەرگ خوێناویەکەی باوەشی ڕابوون، ئەی 5 ڕێبوارە بە ئەمە گووەفادارەکەی کاروانی ناوڕابوونی کوردستان. خوێنی گەشتان تابلۆی پێشەنگەی ڕابوون زیاتر دەڕازێنێتەوە، باخچەکانی عەشق و خۆشەویستی پڕبۆن و بەرامێکی دیکە دەکا. ئەی 5 سرودە بێنازەکەی زاڵگەی تاسڵوجا، ئەی 5 سرودە بێنازەکەی زاڵگەی تاسڵوجا،
وا لاپەڕەیەکی دیکەتان لە مێژووی میهر و عەشق و خۆشەویستی بە خوێنی گەشتان ڕازاندەوە. خوداتان لەگەڵ ئەی پێنج ئەستێرە گەشەکەی ئاسمانی ڕابوونی کوردستان. ئێوارەیە و کەچی لە جیاتی زەردەپەڕ بایەقوشی وێرانی و شەڕ لە نزیک دەروازەی شاری شێخ مەحموودا پێکۆڵ دەکا. لە هەنگاوێکی شێتانە و شوورەییدا لەگەڵ ئیبلیسی نەگریسا یەک دەگرێ و قۆڵ لە قۆڵ دەکا. لە بەردەمی ئەزمڕ و پیرەمەگرونە بە بەرچاوی ئازادیەوە ڕەوە کۆترێک خەڵتانی خوێن و خۆڵ دەکا. ئێوارەیە و خۆڕێ بواری سەفەری ئاوابوونە لە چاون بوو ئۆتۆمبیلێک ڕێبواری بەرەو ماڵچوونە کەسی تووشی کارەساتێکی مەزن بوو لە ناویدا بە هاڵاوی هەناوی ڕەشی بایەقوش چەپکێک نێرگس دەبێتە پوش. لە ناویدا بە هاڵاوی هەناوی ڕەشی بایەقوش چەپکێک نێرگز دەبێتە پوش. بەڵام بۆن و بەرامەی ئەم چەپکە نێرگزە جوانە ئێستاکە پەخش بۆتەوە بۆ گشت و چوو ماڵێکی ئەم نیشتیمانە. ئێستاکە چەڵە نێرگزە خوێناویەکان وەکو نێرگزی دەر و دەشت جوان و گەشن. ئێستاکە چەڵە نێرگزە خەماویەکان بەویستی خوا لە نێو بەهەشت خاوەنی چاکترین بەشن. ئێستاکە چەڵە نێرگزە تەماویەکان سقلی هەموو چاو و دەست و دڵ و دەروونێکی ڕەشن. ئێوارەیە و لە جیات باران خوێن باریوە لە جیات بزە و فەرمووی جاران بازگەی تاسڕوزە زمانی خۆی بۆ ڕق و گولە گۆڕیوە. جەستەی مامۆستا عەبدوڵڵا و چوار هاوڵی بەدەست ڕێژی خراپەکاران خوێناوی و سڕ و تەزیوە. خوێنی مامۆستا عەبدوڵڵا و هاوڵانی بارانەیە خاکە لێوە دەخەمڵێنێ سوتەمەنیا کورەی خەبات و تێکۆشان دەجۆشێنێ. تەتەرێکە مژدەی نوێ بوونەوە دێنێ هەواڵێکە دڵ و هۆش ڕادەسڵەشێنێ. پەیامێکە هەموو ویژدانێک دەدوێنێ ئاوێنەیە و هەڵوێستەکان ڕادەنوێنێ. تەزووی سەرما لە سەر و بەندی بەهارە سەیرە هێندە دژی چەکەرە و چرۆ بێ. کوردێک لە پێشوازی کۆچ و ساڵ ڕۆژی پێنجی ئازارە سەیرە هێندە دژی نیشتیمانی خۆ بێ. سەیرە هێندە تیرۆریست و جێژ و خوێن ڕێژ و گەلحۆ بێ. ئەرێ مامۆستا عەبدوڵڵا ئەرێ مامۆستا عەبدوڵڵا ئەوە چ بنیادەمێکە بەو ڕقەوە تینوی خوێنی پاکی تۆ بێ. چ کەسێکی خەڵەفاوە هێندە ڕقی لە خۆر و خەندە و ئاسۆ بێ. چ فسفس پاڵەوانێکە لە ئاستپۆلێک پەپولەی جواندا ڕامبۆ بێ. دەسا خوایە هانا و هێز و پیت و پێز و سەرکەوتن و پشتیوانی تۆمان بۆ بێ.
دەساخوایە هانا و هێز و پیت و پێز و سەرکەوتن و پشتیوانی تۆمان بۆ بێ. چەند وشەیەک بۆ گیانە فریشتەیەکەی مامۆستا عەبدوڵڵا و هاوڵەکانی. کامە وشە بێنم لە سپێتی و پاچیدا لە ژیانە ئاسمانیەکەی تۆ بچێت و کامە تەعبیر بکەمە تاجی زێڕینی سەری بەرزت. ئەوە نییە هەرچی لە کۆڕ و کۆبوونەوە و تارەکانی هەینیدا دەتگوت مۆری خوێنەگەشەکەی خۆت و هاوڵانت لێدا و تافگەی خوێنت بەردایە سیمای خەماوی سلێمانی و دەواازەکەی شاری شێخ مەحموودت کرد بە دارستانی ئەرخەوان و فەرسەنگی سەیوانەکەی ڕۆژهەڵاتی شارت لە تاسڵوزەی ڕۆژ ئاواوەدایەوە. بەرەبەری ڕاپەڕینە و ئێوارەی چواری ئازارە و ڕانیە بە هەموو خەم و کەسەرەکانی خۆیەوە. دەواازەی سینگە شەقار شەقار و دڵەکزە لێ هەستاوەکەی بۆ خستوویە سەرگازی پشت و چاوەڕێیە. چاوەڕێیە ڕۆژی هەینی لە میکرۆفۆنی مزگەوتەکەی مەڵبەندەوە دڵی بەدڵۆپە شەونمی وشەی ئیمانی ئاو پڕژێن بکەی و خوێنی گەرمی ڕاپەڕینی پێنجی ئازار لە دەمارەکانی دابخێوە جۆش و ژیانی سەرهەڵدانی بەبەردا بکەیەوە و بە پشکۆی گەشی کوانووی ئومێد لەشی تەزیوی گەرمدا بێنیەوە. بەرەبەری ڕاپەڕینە و جەماوەری ئیمانداری بتوێن و پشدەر لەسەر هەستن. دەڵێن دەبێ ئەم جومعەیە مامۆستا بە بزەی نورانی کام و شەو بە تریفەی کامە هیوا دڵ و چاومان ڕوون کاتەوە و گرەی دەروونمان بکاتەوە. لە دەریای دڵی سافیانەوە لێت دەڕوان و
گیانی ماندوو بە شانەی هەزاران ئاوات دادەهێن و وەک لەسەر ئاو و ئاگر بن بە ئومێدن هەینیدا بێ و ڕوحیان بدەنە بەر ڕێژنەی گفتاری شیرینی مامۆستا و بۆ ماوەیەک لەگەڵ ئەودا گەشتێکی مەلەکوتی بکەن. آخر ئەوان تازە فێر بوون هەفتە و هەفتە لە هەموو ڕۆژێکی هەینیدا لە بەردەمی مامۆستادا دادەنیشن و هەموو لەشیان دەکەنە گوێ و دڵیان بە دەریا دەسپێرن. زەردەی بزەی سەرلێوی مامۆستا دەپەڕێتە سەر دڵیان و لە ڕوویاندا ڕنگ دەداتەوە و سەرانسەری دنیای دەرونیان وەک چراخان ڕوون دەکاتەوە. بێخەبەرن کە شێرە کوڕی شۆڕش و شۆڕە سوارەکەی ڕاپەڕین لە تەپۆلکەکانی بەر دەروازەی سلێمانیدا گلاوە و لە خوێندا شەڵاڵ کراوە و چیدی ڕانیەی خۆشەویستی بە چاوان نابینێتەوە. ئێستا وەک چۆن بەرامبەر بەو کارە ساتە خامەی دەستی هەمووان کۆڵا بیتوێن بەو پانوبەرینی و پشدەر بەو هەموو فراوانیە وێک هاتوونەوە وەک گڵۆڵا، چونکە مزگەوت خامۆشە و میحرابی مامۆستا چۆڵە. بەڵێ ئێستا ڕانیە باری خەمی لەسەر لێوە و سەری چیا تەمی کە سەری وا پێوە و هەموو پشدەر هەموو هەولێر و سلێمانی و سەرانسەری کوردستانم لە حەسرەتدا لێوا و لێوە. سەیرە سانەدا ئیوا هەبێ سێرە لە تیشکی ڕۆژ بگرێ و کاروانی ئازادی بپێکێ و هەنگاوی ڕێبواری ڕوە و خۆر ببەستێ. من دڵنیام شەوە زەنگی هەموو دنیا مۆمی گەشی تۆی پێخەفە ناکرێ و ناکوژێتەوە و هەتا دنیایە لەگەڵ گزنگی زەردەپەڕ و تریفەی مانگ و بریقەیە سێرەدا سەرەتا تێو ڕاز و نیاز لەگەڵ دڵی خەملێ نیشتووی کوردستانم دەکەیت و چەپکە نێرگزی خەباتی خوێناوی و جیهاد و ئومێد بۆ ڕەش و ڕووتی کوردەواریم دەکەیت دیاری. ئێستا لە دەواازەی ڕاپەڕیندا دارچنارێکی هێندە بەرزی وەک چێوە ڕەش وەکو قەندیل و مامەندا سێبەر لە چەوساوەکانی ئەم دەڤەرە دەکەی و دەست بەسەری منداڵانی دادێنی. دڵنیا بە ئیمامۆستا گیان، دڵنیا بە کانیاوی زوڵاڵی دڵە گەورەکەت وەکو قولە و کوێرەکانی ئەم ناوەی کردۆتە گوڵستان و خەرمانەی باوەڕەفتەوەکەت پەڕیوەتە هەموو شار و گوندێکی دوورە دەست و لاچەپی نیشتیمانە خەمبارەکەم و گفتاری شیرین و ڕەفتاری ڕەنجینت لەگەڵ خوێن بە دەمارەکانماندا دەڕوات و هەتا ماوین لەگەڵمانن. ئەی مامۆستای عەزیز، قەڵافەتە نورانیەکەت بەردەوام لەبەر چاومانە و مەشخەڵی شەوەزەنگ و شێلەڕێی کاروانی دوور و درێژی خەباتی کوردانە. ئێوە هەر پێنجان لە دڵی هەمووماندا نێژراون و گیان و ڕوحمان بۆتە چێری گڵکۆی پڕ لە نورتان و هەموو ڕۆژێ لە نێو شەپۆلی ئەشکی گەرم و ڕوونەوە دەتان بینین و یادتان دەکەین. سڵاوی
خوای کاربەجێ و پەروەردگارتان لێبێ ئەی پێنجە سێرە گەشەکەی ئاسمانی تەماوی کوردان ئەو ڕۆژەی لەدایک بوون و ئەو ڕۆژەی بەڕووسووری و بەرگسووری بەرەوبارەگای خوای باڵا دەست گەڕانەوە و ئەو ڕۆژەی بەو پەڕی سەرفرازیەوە زیندوو دەکرێنەوە. ساتێک بۆ شەهیدی سەرکردە و بانگخوازی خۆشەویست مامۆستا عەبدوڵڵای قەسرێ. لە ساتەوەختی خامۆشبوونی هەر مۆمێکدا لە بری ئەسەف و غەم و ئەسرین لە ناخی باوەڕداراندا چەندین مۆمی نوێدا دەژیرسێ. کاتێ مەرگ هەنگاوێک لە کارواندا بڕێت بیری نوزدان نایەت بە خەیاڵی ماندوونە ناسانی حەقویزدا، بەڵکو کاروان بەرەو مەنزڵ هەڕێ دەکا. مامۆستا گیان هەرچەند دەکەم بۆ ئەم کۆچەت پەیدێک شک نابم باری سەنگینی غەمم سووکتر بکاو ئۆغژنی دڵم بدات. بەڵام مردن دەبێتە میوانی ماڵی هەمووان، ئەوەی شکی ببەم بۆ دڵنەوایی خۆم تەنها ئەوەیە تەمەنێکی پڕبەرەکەت و سپید بەسەر بت. خۆشەویستی هەمووان بووی، دڵسۆز بووی بۆ دادپەروەری و حەق، بەو ئومێدەی ڕووسووری بەردەم بارەگای پەروەردگاریش بیت. هۆکانیاوە بێگەردەکەی هەموو دەم و وەرز و ساڵ و کات و ساتێکی پڕخۆشی ئەم هەوارە. هۆ کڵێشەی هەرچی حەزی پیرۆز هەیە، تۆ ئەی گەرووی هەرچی دەنجی بەسۆز هەیە. هۆ خاوەنی دەریای فرمێسکی خواویستی، هۆ خەمخۆری گەل و وڵات و سەربەستی. هۆ باڵم دە دەروون پاکە ناوازەکە، ئەی بولبولە هەمە ڕەنگ و مەحبوبە خۆش ئاوازەکە. بەبینینی گشت ڕوویەکی پاک دەگریای، بۆ گشت کێشە و تێک هەڵچوون و پیاکژانێک بەدەمی پڕ لە دوعاوە لەسەر خۆ دەچوویتە فریای. لەگەڵ کینە و بوغز و قینە هەرگیز نەبووی، لەگەڵ زۆر و تۆقاندن و ڕاتەنینە هەرگیز نەبووی، لەگەڵ حەزی ناحەزانی خودا و دنیا ساتێک نەبووی.
بەڵام هەردەم بۆ ئاشتی و ئازادی و بەرزی ئەم گەلی بێکەسی کوردە ئامادە بووی. ئەو کاتانەی لە یادەکانی مەولوودا لەگەڵ خوێندنەوەی قورئان و پەخشان و شیعر و سروودا کاتبینی ڕیزێ مناڵی چاوگەش دێن لە میحرابەکەی سەروەردا دەچریکێنن تێر دەگریای تەواو دەبوون تۆ دەگریای کاتێک دەچوون هەر دەگریای هەر دەگریای. زۆربەی خەڵکیش کە بەو شێوەیە دەیبینیت یەکەم ڕۆژ و یەکەم مانگ و ئەوە یەکەم ساڵی نەبوو کە فرمێسکەکانت دەڕژان بەسەر پێڵ و ڕیشی ڕەش و سپی و ڕوومەتی گەشتدا ئەپژان. زۆر هێواش و لەسەر خۆ بوون لە ڕوخسارتا سەدەها جار خۆشم دەوێی ئەی موحەممەدیان دەنووسی بۆیە پاک و بێدرۆ بوون. مامۆستا گیان ئای لەو دڵەت چ دڵێک بوو، ئای لەو ڕۆحەت بۆن و بەرامە و هەناسەی چ گوڵێک بوو. مامۆستا گیان ڕۆیشتنی تۆ دروێنەی ڕۆحی هەمووان بوو. مامۆستا گیان کە هەر دەڕۆی فرمێسکەکان مەبەتخوا یادەوەری و جێژوانمان بوو. خۆشەویستم ئازیزەکەم خۆزگە ئێستاکە دەتبینی ئەم هەوار و شاخ و پێدەشت و نشێوە بە کۆچی لە ناکاوی تۆ چەندە مات و پەرێشانە کە دێت هێشتین ئێستا ئێرە مەئوای غەم و لە یەک دووری و دڵئێشان و دابڕانە. کاتێک ڕۆیشتی پێت نەوتین خەڵکی نەماڵاوا دەڕۆم، پێت نەوتین ئەمە دوا کۆچ و ڕێگایە، پێت نەوتین ئەوەی سەرچاوەی چەندین ساڵە لە ئاوی پاک و سازگاری دەخۆنەوە جارێکی تر نایبینەوە و هەتا ئەبەد دڵۆپێک ئاوی پیانایە. پێت نەوتین مامۆستا گیان، پێت نەوتین.
کۆچە کۆچی دووری هاوڕێیانە کۆچی ژین و بوون ومانە ئەمڕۆ کۆچی ڕۆژانی ڕابردووی منە کۆچ و ژانی نەمانی هاوڵی شار و گوندەکانی ئامێزمە ئەمڕۆ دوور دەبم لە هۆکارەکان لە نووسینە سەرسەختەکان لە بۆ چوونە سەرسامەکان ئەمڕۆ فرمێسکی پێکەنین غەمگین لەسەر شانۆی ڕۆژگاری من ئەکتەرێکن و باسی بوونی کۆچی دوور و شەرمەزاری ڕۆژگار دەکەن. ئێستا کاتی هەڵوەرینی گوڵەکانە ساتە وەختی لە ناوچوونی پێناسەی بوون ئەدرەسی ڕۆح لە سێدارەدانی عشق ورد و خاش بوونی ئینسانە تەماشاکەن درەختەکان تەنانەت سێبەریش ناکەن کارێزەکان قومێک ئاوی محیبەتیان پێ نەماوە نمایشی ئەستێرە و مانگ لە نێو شانۆی ئەم ئاسمانە بەرینەدا هێندێکی تر بێدەنگ شعلاسا دەکوژێتەوە دەڵێن ئەمڕۆ پاساریە بێگوناهەکان با نیژەکان بەجێ دێڵن ئەی پاساریە جوانەکانی وڵاتی خەم ئێوە بڕۆن هیجرەت بکەن دڵنیابن کە هیجرەتە مانای لەدایک بوون هیجرەتە مانای هەڵکشان و سەرکەوتن و ڕوە و بەرزایی لوتکەچوون. گوناهبارم کە دەمەوێت ئێوارەکانی نیشتیمان بێگەرد بێت تاوانبارم کە نیاز مەکانیەکانی محبەت بێبەرد بێت خەتا دەکەم چون تا ئێستاش تفەنگ بە مانگەشەوەوە نانێم خەندە و ئەوین گوڵ و خۆزگە ناخەمە ژێر پێم خراپکارم کە دەمەوێ شەقامەکانی زێدم شەق نەبێ کە مەبەستمە دیدەی دایکانی ڕەشپۆشم ئەبلەق نەبێ حەقوایە جێگام زیندان بێ کە ماڵم یەک پارچە گەڵسی شەنگە کە دڵم ژوانگەی ئەوینێکی سەرمەدی بێدەنگە کە چاوم بەرایی نادا داست بخەمە گەردنی گوڵ چەکوش لە دەروازەی بەختی هەژاراندەم کە پەلاماری سفرە و خوانی نەداراندەم لە ڕاستیدا گوناهکارم کە هێشتاکە حرفەکانی نووسینم ڕاستگۆن کە ئەم ئێستاش سەر ڕووپەڕی ڕۆژنامەکانم بێدرۆن دادگای ئەم سەدەیە دەبێ سزای توندم بدا کە دەستم سپیە و بۆنی گوڵی لێدێ کە سینگم سپیە و دڕکوداڵی لەسەر ناڕوێ کە گیرفانم لە خەونی بێنەوایان بەولاوە و لە خەمی بێدەرەتانان زیاتر جێگای هیچی تری تێدا نابێ گوناه دەکەم کە تا ئێستاش بەسەر ڕێگا سپیەکانە گوزەر دەکەم کە تا هەنووکە بۆ گەیاندنی حەقیقەت هەوڵ دەدەم گوناهبارم کە ڕقم هەڵ نەگرتووە لە بەهار گوناه دەکەم کە چەقۆم نەخستۆتە سەرگەردنی ڕووبار گوناهبارم چون ئەزانم بۆچی هاتوومەتە بوون ڕۆژێ دادێ دادگای سەردەم بڕیار بدا ئەخریجوهم من قەریەتیکم
إنهم أناس يتطهرون. تێڕوانینێک لەسەر وتارەکانی مامۆستا عەبدوڵڵای قەسرێ. بێگومان مرۆڤەکان لە ڕووی خیلقەت و دروستکرانیانەوە لەلایەن خوای خالیق و بەدیهێنەرەوە یەکسانن، بەڵام لە ڕووی ڕەنگ و بیرروڕا و هێز و توانا و پلەکانی ئیحسان و تەقوا و لەخوا نزیک بوونەوە جیاوازیان زۆرە و بەرزی و نزمیان تێدایە. کاتێک چاو بە لاپەڕە زێڕینەکانی مێژوودا دەجێڕین، زۆر کەسی وامان لە پیاوان و ئافرەتان دێنە بەرنیگا کە سرد لە دینداری و دڵبێداری و تەقوا و بەسیرەتیان سوور دەمێنێ. گەلی کوردی موسڵمانی ئێمەش لە سۆنگەی پەیوەندی دێرین و قوڵی لەگەڵ ئیسلام و لە خزمەتدابوونی شەریعەتی خوا و ئامێزتێوەرێنانی چەمکە پیرۆزەکان هەمیشە مرۆڤی بەرز و باڵا و ژیر و زانا و مجاهید و ئازا و خواویست و خەڵک دۆستی تێدا هەڵکەوتون. هەرخواش بەندە ناسا، بەڵام بە تێڕوانین و هەڵسەنگاندنی ئێمە بەڕێز مامۆستا عەبدوڵڵای قەسرێ یەکێک لەو کەڵە پیاوە بەرز و باڵا و ژیر و زانا و مجاهید و ئازا و خواویست و خەڵک دۆستانە بوو کە بەو پەڕی توانا و لێبڕانەوە لە خزمەتی ئیسلام و گەلی موسڵمانی کووردا بوو. هەمیشە بۆیان دەژیا، هەمیشە بۆیان دەسووتا و بەردەوامیش لەگەڵیاندا بوو. هەرگیز پشتی تێنەدەکردن و ڕووی لێوەرنەدەجێڕان و ئەو بە تەواوی لەو حەقیقەتە گەیشت بوو کە لە خزمەتدابوونی ئیسلام و خزمەتکردنی مرۆڤ بەگشتی و بە تایبەتی میلەتی خۆی لەسەر ڕێڕەوی ئیسلام و شەریعەتی پاشی خوا و ڕاگەیاندنی ئەو بەرنامە بێوێنەیە وەک نوێژ و ڕۆژ و واجب میهرەبانیش لە بەرەکەتی ئەو دڵسۆزی و لێبڕانەوە هەموو جۆرێک لە بەسیرەت و دڵبێداری پێبەخشی بوو. هەم ڕێز و حورمەت و خۆشەویستیەکی تایبەتی خست بۆ دڵی میلەت و موسڵمانانەوە. پێش ئەوەی بەڕێز مامۆستا عەبدوڵڵای قەسرێ تووشی ڕووداوی وەرگەڕانی سەیارە ببێ لە ساڵی 2002 لە وتاری هەینیدا تەفسیری بڕگەی یەکەمی ئایەتی ئیننا لیلای کرد و بە حیساب بڕگەی و ئیننا ئیلەیهی ڕاجعونی بە وتاری هەینی دواتر هەڵگرتبوو کەچی بە تەقدیری خوا لە ڕووداوەکەشدا ئەم بڕگەیە نەهاتە دی، واتە مامۆستا عەبدوڵڵا سەلامەت بوو. بەڵام لە دوایین وتاری هەینیدا کە لە ڕۆژی 28 دوای 2003 لە مزگەوتی مەڵبەند لە ڕانیە پێشکەشی کرد، بەڕێز مامۆستا عەبدوڵڵای قەسرێ باسی قەتڵی بەناحەقی کرد و بە تەقدیری خوش لە چوارەمین ڕۆژی دوای پێشکەشکردنی وتارەکە لە ڕووداوی 4 سێی 2003 بە قەتڵێکی بەناحەق شەهید کرا و گەیشتە کاروانی سەروەران و هەمیشە زیندوان. خوای گەورە خۆی و هاوڵەکانی لەگەڵ پێغەمبەران و ڕاستان و شەهیدان و ساڵحاندا حەشر بکات و گۆڕیان پڕ لە نور و ڕێگایان هەمیشە پڕ لە ڕێبوار بێت.
میهاندارانی بەڕێز، یەکێک لەو گوناهە گەورانەی کە ئینسانی موسڵمان پێی دەچێتە جەهەنەم، پێی خەجاڵەتی دنیا و قیامەت دەبێت، پێی مەحروم دەبێت لە بەهەشتا، جا یا بە ئەبەدی یا تا ئەو کاتەی خوا دەیەوێت جەلە جەلالوهو. یەکێک لەو گوناهە گەورانەی کە ئینسان ماڵی پێوێران دەبێ بریتیە لە کوشتنی بەناحەق. دیارە گوناهی گەورە زۆرن، کوشتنی بەناحەق یەکێکە لەو گوناهە گەورانە کە ئینسان با موسڵمانیش بێ، با نوێژکەر و ڕۆژ و گریش بێ، با ئەهلی جومع و جەماعاتیش بێ، با حەجی ماڵی خواشی کرد بێ، بەڵام بەهۆی ئەو گوناهەوە دەچێتە جەهەنەم. بەڵێ زۆرن ئەوانەی کە سوود لە نوێژ و ڕۆژوەکانیان نابینن، سوود لە عیبادەتەکەیانەوە وەرناگرن، زۆرن ئەوانەی کە ماندووبوونیان بە هەدەر دەڕوات، ئەو هەموو عیبادەتە، ئەو هەموو ماندووبوونەی شەو ڕۆژ، ئەو خۆ ئەزیەتدانە بە خواپەرستی، بەڵام لە ئەنجامی ئەو گوناهە گەورەیەدا لە ڕۆژی قیامەت خەجاڵەتی بەردەستی خوا دەبن جەلە جەلالوهو، خەجاڵەتی مەیدانی مەحشەر دەبن. مسلمان بزانین لە دینەکەی خۆمان شارەزا بین، بزانین کوشتنی بەناحەق چەندە گەورەیە، بزانین تاوانەکەی چییە، حکمەکەی چییە لە ئیسلامدا، چ کاتێک ئینسان دەبێتە قاتیل، چەند جۆری هەیە قاتیل. با بزانین، باوریابین، وشیار بین، لێمان تێک نەچێ نەوەک خوا نەخواستا ڕۆژێک لە ڕۆژان خەجاڵەتی ڕۆژی قیامەت بین، دەست بەتاڵی ڕۆژی قیامەت بین، شەرمەزاری مەحکەمەی ڕەب العالەمین بین، ماندووبوونی دنیامان بە هەدەر بڕوات. جل جلاله ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما. صدق الله العظيم.
با بەوردی تەماشای تەفسیری ئەو ئاەتە پیرۆزەکەین. ئاەتێکە کە هەموو ئینسانێکی موسڵمان دەبێت دڵی بلەرزێ، دەبێت بترسێ، دەبێت بیر لە عاقبەتی خۆی بکاتەوە، دەبێت باش تەماشایکە، دەبێت گوێی دڵەکانی بۆ بکاتەوە، بزانێت تێی بگا، بزانێت مەبەستی ڕەب العالەمین لەو ئاەتەدا چییە، بۆی بە هەڵەدا نەچێ. تەماشاکەن. چەند ئەگەر بە کورتی تەفسیری ئاەتەکە بکەین، پاشان چەند خاڵێک چەند دەرسێک لەو ئاەتە وەردەگرین. دەفەرمێ هەر کەسێک جا موسڵمان بێ یا ناموسڵمان بێ، جا ئەو موسڵمانە متەقی بێ یان تەنها ئیمانێکی ڕووتی هەبێ، مامۆستا بێ یان شوێن کەوتووی مامۆستا بێ، سەحابە بێ یا شوێن کەوتووی سەحابە بێ، هەر کەسێک موسڵمانێک ئیماندارێک بە ناحەق بکوژێ فەجەزاؤه جەهەنەم. کەسێک موسڵمانێک بە ئەن قەست بکوژێ، دەستی لە کوشتنی موسڵمانێکدا هەبێ، فەجەزاؤه جەهەنەم. عیقابەکەی کوێیە؟ جەهەنەم. خالیدەن فیها، تێیدا دەمێنێتەوە دەو جەهەنەمەدا، خالیدەن فیها وغضب الله عليه، خوا غەزەبی خۆشی بەسەردا دەبارێنێ، لێی تووڕە دەبێ، ولعنه، لعنەتیشی لێ دەکات، دووری دەکاتەوە لە ڕەحمەتی خۆی، ولعنه وأعد له عذابا عظيما، و سزایەک عذابێکی زۆر گەورەشی بۆ ئامادە دەکات لە جەهەنەم، وأعد له عذابا عظيما. با تەماشاکەین. ئەوە تەفسیری ئاەتەکە بە کورتی. لێرەدا ئەگەر بە دقت تەماشاکەین خۆشەویستەکانم، لە چەند وشەیەکدا دەرسی زۆر گەورە وەردەگرین. یەکەمیان دەفەرمێ وەمن، هەر کەسێک بێ. ئەگەر کچی پێغەمبەری صلی الله عليه وسلم تاوانێکی بکە، بۆیە ناڵێن کوڕی پێغەمبەری عليه الصلاة والسلام، چونکە کوڕی گەورەی نەبووە. بەڵام پێغەمبەر عليه الصلاة والسلام بە فاتمەی کچی فەرمووی پشت بە من مەبەستە بۆ ڕۆژی قیامەت فاتیمە، بۆ خۆت کار بکە، من لە هانات نایم لە ڕۆژی قیامەت ئەگەر بۆ خۆت کردەوەی باشت نەبوو بێ. فەرمووی لو أن فاطمة بنت محمد سرقت لقطع محمد يدها. لدنياش ئەگەر فاتیمەی کچی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خۆشەویستی پێغەمبەر بووە عليه الصلاة والسلام دزی بکە، پێغەمبەر دەستی دەبڕێ. خۆشەویستەکانم، خاڵێکی تر لە بەرهەمەکانی تەقوا ئەوەیە کە خوای گەورە لە دوژمنانت دەتپارێزێ. تەقوا مایەی پاراستنی تۆیە لە دوژمنانت. خوا لە قورئان دەفەرمێ وإن تصبروا وتتقوا لا يضركم كيدهم شيئا. لا يضركم كيدهم شيئا. ئەگەر ئێوە سەبرتان هەبێ، تەقواستان هەبێ،
زەرەری دوژمنی قەت بۆ ئێوە نابێ. لا يضركم كيدهم شيئا. فێڵ و پیلان و تاکتیکی ئەوان زەرەر لە ئێوە نادا ئەگەر ئێوە سەبرتان هەبێ و تەقواتان هەبێ. خاڵێکی تر ئەوەیە کە لە بەرهەمەکانی تەقوا دیابوونەوەی حەق و باڵ لە بەرچاوی خۆت. جاری وایە تۆ بەرچاوڕوونیەکت نییە، تەمومەژێک دێتە بەرچاوت، دووشتت لێ تێکەڵ دەبێ یا حەق و ناحەقت لێ تێشێوێ، بەڵام لەخوا بترسە خوا ئیلهامی ناو دڵت دەکا. ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها. خوای گەورە ئەو نەفسەی کە بە تۆی داوە، ئەو جانەی بە تۆی داوە، خوای گەورە ئیلهامی تەقوات بۆ دەکا ئەگەر نیەتی تۆ لەگەڵ خوا ساغ بێ و صاف بێ. خوای گەورە فەرمووی ئین تتقوا الله يجعل لكم فرقانا. ئەگەر ئێوە لەخوا بترسن خوای گەورە فرقان فەرقتان بۆ دەکا لە بینی حەق و باطل. خوا لەگەڵ تۆدایە، بەمەرجێک تۆ لەگەڵ خوا دابی. خاڵێکی تر بریتیە لە بەرهەمەکانی تەقوا ئەویش چوونە بەهەشت. بەهەشت بە تەقواوێ. خوا دەفەرمێ تلك الدار الآخرة نجعلها للذين لا يريدون علوا في الأرض ولا فسادا والعاقبة للمتقين. خوا دەفەرمێ ئەو ژیانەی قیامەت، ئەو ژیانەی بەهەشت ئەدەینە کەسانێک کە لە دنیادا تەکەبوریان لێ نەداوە، لە دنیادا فاکوفیکیان بەسەر خەڵکیدا نەکردووە، لە دنیادا زۆر تەکەبوریان بەسەر زەویدا نەکردووە، بەسەر مەخلوقاتی خوادا نەکردووە، خۆ زۆرزان نەبوون، لە دنیادا بەسەر مسلماناندا خۆیان زاڵ نەکردووە و زوڵمیان نەکردووە. ئەو خانووەی ئاخرەت، ئەو بەهەشتە کە خوا ئامادەی کردووە فەرمێ دەیدەینە ئەو کەسانە. والعاقبة للمتقين. و سەرنجامیش بۆ تەقوادارانە. جزاؤه جهنم خالدا فيها. جا تەماشاکەن جەزای چییە؟ ئەو ئینسانە کە کەسێک دەکوژێ جەزای چییە؟ یەکەمیان دەفەرمێ فەجەزاؤه جەهەنەم. جەهەنەم شوێنەکەی جەهەنەمە. چ جەهەنەمێک؟ ذات لەهەب، جەهەنەمێک کە بڵێسەدارە، جەهەنەمێک کە لەو ڕۆژەوە خوا خەڵقی کردووە دەسووتێ و گەرم دەبێت. جەهەنەمێک کە ئینسان لە دنیا کە ناوی دێت ئینسانی مسلمان لێی دەترسێ. ئینسان ئەوەندە بێ ئاگا بێ، ئەوەندە نەفام بێ، بە ئاسانی خۆی تووشی ئەو جەهەنەمە بکە بەهۆی قەتلێکەوە. فەجەزاؤه جەهەنەم. عقوبەی ئەو ئینسانە کە قەتڵی بە ئەنقەستی کردووە جەهەنەمە. جا نەک هەر جەهەنەم، با تەماشاکەین. دووەمیان عقوبەی قەتڵ زۆر گەورەیە. خوای پەروەردگار بە 5 دەرەجە عقوبەی قەتڵی داناوە، بە 5 دەرەجە. یەکەمیان دەیبات بۆ جەهەنەم، دووەمیان ئەفەرمێ خالیدەن فیها، تێیدا دەمێنێتەوە بە ئەبەدی. لەسەر ڕێی هەندێک لە زانایان کە وەختێک ئەو ئینسانە کەسێک دەکوژێ بە حەڵاڵی بزانێ، کەسێک دەکوژێ بە ڕەوای بزانێ، بە حەڵاڵی بزانێ، پێی وا بێ دروستە ئەو مسلمانە بکوژی، پێی وا بێ دروستە ئەو مسلمانە لەسەر ئەرز نەمێنێ، ئەوە پێی دەگوترێ کافر، چونکە بە حەڵاڵی زانیوە. هەر کەسێک کوشتنی مسلمانێک بە حەڵاڵ بزانێ پێی کافر دەبێت، پێی کافر دەبێت، لە دین دەچێتە دەرەوە، هیچ پەیوەندی بە دینی محەممەدەوە نامینێ صلی الله عليه وسلم. پێشی دەچێتە جەهەنەم خالیدەن فیها، تێیدا دەمێنێتەوە، خالیدەن یعنی بە ئەبەدی. و هەندێکی لە زانایان دەفەرمێن
بەڵێ دیارە پێغەمبەریش دەفەرمێ صلی الله عليه وسلم لقتل مؤمن أعظم عند الله من زوال الدنيا ئەفەرمێ کوشتنی مسلمان لای خوای پەروەردگار ئاسانترە لە تێکچوونی هەموو دنیا یعنی کوشتنی مسلمانێک بە ناحەق لای خوای پەروەردگار گەورەتر لەوە کە ئینسان دنیا تێک بدات یا دنیا تێک بچێ ئەگەر کەسێک کەعبە بڕوخێنێ کەعبەی مشەڕەفە قیبلەی هەموو مسلمانان ئەهوانترە لەوە مسلمانێک بە ناحەق بکوژێ مسلمانێک بە ناحەق بکوژێ نیازی کوشتنی مسلمانێکی هەبێ دەستی لە کوشتنی مسلمانێک بە ناحەق هەبێ چونکە ئەو مسلمانە خوا ڕێزی لێناوە هەموو کەون لە خزمەتی ئینساندا دروست کراوە ئەو ئینسانە بکوژی بە ناحەق بەتایبەت کە خواپەرستە عەبدی خوایە دەیوە خوا لێ ڕازی بێ ئیمانی لە دڵدا تۆ بە ناحەق بیکوژی خوای پەروەردگار قبولی ناکە خوا لێت قبول ناکە ئەو ئینسانە بەناحەق کەسێکی کوشتووە مسلمانێکی کوشتووە دەبێ بکوژرێتەوە لەبەر چاوی هەموو خەڵک بۆی خەڵک تەنبیه بێ بۆی خەڵک تەوبە بکە پەشیمان بێتەوە واز بێنێ لەو کارە دڕوندانەیە مسلمان نایەوێ خوێنە خەڵک بڕوە قورئان نایەوێ خوێنی خەڵک بڕێژێ بەڵکو